بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. ئێمە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ساڵانە ئاهەنگێکمان هەیە ئاڵەتی ئاهەنگی پێدانی مۆڵەت بە ڕشتەی پەیوەست کە لە قیراتە جیاوازەکان ئەم ساڵیش الحەمدولیلا سیانزەیەمین ئاهەنگمانەکە سازیەکەی لەم ئاهەنگەدا 87 مامۆستا تیا بەشدارن کە مۆڵەت ئەدەن بە 164 فێرخواز. ئەم فێرخوازانە لە هەردوو ڕاگەزن لە بران و لە خوشکان کە بە ئەم ساڵ لەبەر زۆری ژمارەی مۆڵەت پێدراوان بە دوو ئاهەنگەکەین کە ئەم ساڵ ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئاهەنگەکەیە برایان و هەندێک لە خوشکان بەشدارن و بەیانیش کە ڕۆژی هەینی ئاهەنگی دۆمان دەبێت تایبەتە بە خوشکان. ساڵانە ئێمە ئاهەنگەمان هەیە و کۆمەڵێک زۆر لە فێرخوازان مۆڵەت وەرەگرن بە ڕێواتە جیاوازەکان و جیاوازیش لە تەمەنانی هەر لە تەمەنی بچووکەوە تا تەمەنی گەورە ئەتوانێت سوودمەند بێ لەم مۆڵەتە و توانای ئەوەی هەبێت کە بتوانێت ئەو قورئانە بخوێنێ و مۆڵەت وەربگرێت. بەدەر لەوەش ئێمە لە ئەم ئاهەنگەدا کە خەڵاتی کەسایەتی ساڵەکەین کەسایەتێک لە سلێمانی کە خزمەتی بە قورئان و بوارەکانی قورئان کردبێ لە بواری تەفسیر و نووسیندا و هەروەها خەڵاتی کۆمەڵە لە مامۆستایانی ژەکرێت و خەڵاتی ئەو کەسایەتیانە ژەکرێت کە زیاتر هاوکارمان بوون بە تایبەتی لە ڕایانی مادی و معنەویەوە هاوکاری دەستگاکەن ساڵانە خەڵاتی ئەوانی ژەکرێت لەم ئاهەنگەدا. الحمد لله بزين ورحمة سیانزەهەمین جارێکە ئاهەنگی ساڵانەی خۆی سازەکان ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە لەم ئاهەنگەدا تاجیش کۆی کردە سەری کۆمەڵێک لە فێرخوازانی کە ئەم فێرخوازانە ماوەی تیاتی چەندین ساڵە لە ئەم قراءەیە ئەخوێنێ ئەمڕۆکە الحەمدوللا بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خۆی چنیەوە ئێمەش وەک مامۆستایەک بەشداری بووین لە خولی ئەم ساڵە الحەمدوللا قوتابیەکانمان مۆڵەت وەرەگرن بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءڵڵا دەستگای نووری حکمە لەم کار و چالاکیانی بەردەوام بێ لەم کاروانە هەمیشە بەردەوام بێ جێدەستی دیارە لە ناو کۆمەڵگەیە ساڵانە بەم هێوەیە ئاهەنگە گێڕێت و کاتیش کۆکاتە سەر هەر ساڵەی گۆلێک لە قوتابیان و لە ناو کۆمەڵگەیە ئەمانیش جارێکی کە بەم شێوەیە ئەوانێ ئەدەنەوە ئینشاءڵڵا بێتە توێشوێکی قیامەت بۆ سەرجەم قوتابیان و مامۆستایان خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ کردبێت خوای گەورە فەضڵی زیاترمان پێبەخشێ ئینشاءڵڵا بۆ ساڵانی کەش بتوانین بەم شێوە بەردەوام بین. ئێمە وەک دەستگای نووری حکمە بازنەی بەکرەجۆ بەردەوام بووین بۆ ئەم چەند ساڵێک ئێمە لەم ئاهەنگانەیە بەشداری ئەکەین سوپاس بخوا قوتابیەکی زۆرمانەیە الحەمدوللا ساڵ بە ساڵ ئەم کار و چالاکیانە بەرەو پێشەڕوا من خۆم ساڵێک قوتابیم هەبووە. سەرەتا بەناوی خوای بەخشندە بەهرەبان ئەنجا سڵاوێکی گەرم لە کەناڵەکەتان دەکەم و بە خێراتتان دەکەم. من نام ئارام محەممەد عەلیە دەرچووم بۆ پۆلی دە و تقریباً بۆ ماوەی ساڵ نیوێگەچە دەستم کردە بە خوێندنی قیراعات لە قیراعاتی حەفزان عاصم و مامۆستاکەش مامۆستا عومەر نەجمەدینە کە ئەمەوێت دەستخۆشێکی زۆر و بێپایانی لێ بکەم لەبەرەوەی هەموو هەوڵماندوو بوونێکی من بە بۆنی ئەوە بۆ دەمەوێت لێرە دەستخۆشێکی زۆری لێ بکەم و تقریباً ماوەیەکی زۆرە من لە نووری حیکمەوە زۆر سوپاسی دایکم و باوکمەکەم کە هەندێکی زۆرم بوون کە بێن بۆ نووری حیکمە و هەر دایکم و باوکیشم بوون ناویان نووسین بۆ نووری حیکمە و لێرە ئەمەوێت دەستخۆشیەکان بکەم و چاویان ماچەکەم و تقریباً ئێستا لە لقی هەواری شار مامۆستام و دەرس بە تەلەباڵێمەوە و هەروەها ڕۆژانی پێنجشەمانی ژێرە لێ مامۆستاکەم قورئان ئەخوێنم ئینشەڵڵا هیوادارم هەموو گەنجێکی وەک من بەشداری لە بێت نابنووسێ لە نووری حیکمەوە دەست بکات بە خوێندنی قیراعاتە جیاوازەکان و لە نووری حیکمە تەمەن ڕێگر نییە هەر تەمەنێک بێت ئەتوانێت بێت لێرە قیراعات ئیجازە وەرگێ لە قیراعاتە جیاوازەکان هەر قیراعاتێکە خۆی پێی خۆش بێت دەتوانێت بخوێنێت و مامۆستاکانیش بە هەڵ و ماندووبوونێکی زۆر و یارمەتیەن و قەت ناهێڵن تەلەبەکە سار بێتەوە لە نووری حیکمە و دەمەوێت لێرەوە زۆر دەستخۆشیێکی بێپایان لە مامۆستاکانی ئیدارە بکەم
بەتایبەتی مامۆسا عومەر مامۆسا زانا مامۆسا عەلی کە یارمەتیکی زۆریان ناوین کە یارمەتێک زۆریان ناوین بە خوێندنەوەی قیرائەتە جیاوازەکان و هەروەها هەر ئەوانش ئەم ئاهەنگانە سازەکەن و دەمەوێت سوپاسێکی بێپیانی ستافی گەنجان بکەم کە پێوترێ بۆردی گەنجان کە ئەوانیش زۆر یارمەتیدەرێکی تەلەبەکانن و هەروەها هەموو ئاهەنگێکیش بەبێ ئەوان بەڕێوە ناچێت هەر ئەوانیش چاودێرەکانیان. مەریوان ئەنوەر ئەحمەد لێرە مامۆستا تقریبا لە ساڵی 2016 لێرە مامۆستام ئەمڕۆ بەشداریم کە لەم ئاهەنگەیە ئیجازەمدا بە 2 کەس بە 2 قوتابی و ساڵانە ئەم ئاهەنگانە ئەکرێ الحەمدولیلا و بە شایەدی هەمووتان کە ئەم هەموو ئیجازە ئەدرێ ئەم ساڵ نزیکەی 250 ئیجازەمان داوە بە تەلەبی تازە الحەمدولیلا و چەندها بنکەی تریشمان هەیە الحەمدولیلا کە بەردەوام لە زیادبوونایە و ئەم شوێنە بنکەی سلێمانی کە لە 4 ساڵ و هەمانە هەتا کۆتا تەمەن کە هەرەکەمەکەی 4 ساڵە کە هەتاوەکو کۆتا تەمەن هەموو کەسێتوان لێرە بەشداری کە فەرقی کەس ناکرێ و لێرە قیرائەتە خوێندرێ هەموو قیرائەتەکانە خوێندرێ هەر لە 7 ساڵەوە هەتاوەکو کۆتا قیرائەت و لێرە عنی گەرم گوڕێکی زۆر هەیە الحەمدولیلا و الحەمدولیلا يعني زۆر بە گوڕتینەوە خەڵکیش بەشداری ئەکا والحەمدولیلا ساڵانە بەرهەمێکی زۆرمان هەیە سوپاس بۆ خی گەورە. وعلى في الورى شاني أنا القرآن